بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان بە کورتی باسی نەخۆشی هەستیاری قەسەبات یاخود حەساسی قەسەبات نەخۆشی ڕەبوو. ئەم نەخۆشیە بریتیە لە هەستیاربوونی ڕێڕەوی هەناسە واتە قەسەبات لە بۆ چەند شتێکی دەرەوەی مرۆڤ وەکو بۆن، تەپۆتۆز، دووکەڵ، مەوادی کیمیاوی وەکو فاس و معجزەی ئەوانی بەتایبەتی لە ماڵەوە بەکاردێ و هەروەها بۆن و بەرامی حیوانی گچکە وەکو سەگ و پشیلە یاخود مەڕووماڵاتی دیکە یاخود هەر مەوادێکی کیمیاوی کەوا بۆنێکی بە قووەتی هەبی یاخود مەوادێکی بە قووە یعنی با بڵێن کیمیاویان مەوادەکە بە قووەت و کاریگەری لەسەر ڕێڕەوی هەناسەی نەخۆشەکە بکە و هەروەها هەندێک دەرمان بەکارهێنان کەوا لە بۆ بەتایبەتی دەرمانی ئازارشکێن ئەوانە وە دەکات کە ئەو نەخۆشە هەستیارەکەی سەر هەڵبدا و تووشی نیشانەکانی هەستیاری قەسەبات یاخود نەخۆشی ڕەبوو بێ. طبعاً بەنسبەت پێناسەکردنی نەخۆشی ڕەبوو هەستیاری قەسەبات تقریباً دووشتن بەڵام جیاوازەکەیان لەوەیە لەوانەیە لەناو خەڵکی وا باوبێ کە ڕەبوو نەخۆشیێکی درێژخایانە کەواتە هەستیاری قەسەبات جاری وا هەیە هەستیارەکە کورتخایانە و پاش فترێک نەخۆشەکە چاکە بێتەوە یاخود مەتەلەن بەیناوبین ئەو حاڵەتی توش دەبێ و بە چارەسەر چاکە بێتەوە و لە بینەکەی هیچ کێشەیەکی نابێ مەسەلەن بۆ نمونە لەوانێت مانگەک دوو مانگ شش مانگ ساڵک کێشەی نەبێ یا مەسەلەن مەوسمیە جاری وایە بەزستانان بەهاوینان ئەو حاڵەتە دەگرێتەوە بەڵام ئەگەر هاتوو بوو بە درێژخایان لەناو خەڵکی وا باوەکە بەردەوام ئەگەر پێویستی بە چارەسەر هەبوو ئەوە نەخۆشی ڕەبووە. کێ تووشی ئەم نەخۆشیە دەبێت؟ هەموو تەمەنەک تووشی ئەم نەخۆشیە دەبن هەر لە ڕۆژی یەکەم لە دایکبوونەوە هەتا عمری گەورە یعنی با بڵێن 70 ساڵی ئەگەری هەیە تووشی ئەم حاڵەتە ببن. نیشانەکانی نەخۆشی قەسەبات و حەساسی قەسەبات و ڕەبوو چییە؟ نیشانەکانی بریتیە لە کۆکەی درێژخایەن، بەڵغەمەکە هەندێک جار سپیە، لینجە و هەندێک جاریش لەوانەیە کەسک بێ. سنگێشەی لەگەڵ دەبی، هەناسە تەنجی بەتایبەتی نەخۆشەکە لە شەوان زیاتر تێک دەچی و خەوی لێ تێک دەچی. وەکو گوتمان ئەم نەخۆشانە شەرتنیە بەردەوام ئەم نیشانانیان هەبی. زۆربەیان کاتیە هەندێکیان نەبێ کا درێژخایانە. دەبینی ڕۆژێک باشە ڕۆژێک خراپە، هەفتێک باشە هەفتەیە خراپە، مانگێک باشە دوو مانگ خراپە ئەو هایە. دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە بەچ دەستنیشان دەکرێت ئەم نەخۆشیە زیاتر بە نیشانەکانی دەستنیشان دەکرێت. ئەگەر هاتوو نەخۆشێک ئەم نیشانانەی هەبوو کە باسمان کرد کۆخە، پشیتەنجی، بەڵغەم، سنگێشە و هەروەها هەندێک جار خیزەخیز واتە دەنگێک لە سینجەوە دێ لە کاتی هەناسە. هەر نەخۆشێک هەر چارەخوازێک ئەم نیشانانەی هەبوو ئەوە گومانی حەساسی قەسەبات و ڕەبووی لێ دەکرێت بەڵام شەرتیش نییە. دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە پێویستی بە دکتۆری پسپۆڕەیە یاخود پسپۆڕی وردی نەخۆشەکانی سنگ و هەناسە نەک نەخۆشەکە لە خۆیەوە چارەسەر وەربگرێ بەداخەوە زۆر نەخۆشەیە کە ئەم نیشانانەی هەیە دەچی چارەسەر وەردەگری چارەسەرەکەی بە هەڵە وەردەگرێ دوای لەوانەیە تووشی دەرهاویشتەی خراپ ببی. چارەسەری ئەم نەخۆشیە چییە؟ چارەسەری ئەم نەخۆشیە هەروەکو نەخۆشەکانی تر دەرمان هەیە بەکاردێنێ چەند جۆرێک دەرمانمان هەیە، حەبمان هەیە، بەخاخ واتە پمپ کە هەڵی دەمژێ نەخۆشەکە وارو هەندێک جاریش ئەگەر پێویست بکە دەرزیمانەیە کە پێی دەڵێن دەرزی بایۆلۆجی. با بڵێن لایەنە ترسناکی ئەم نەخۆشیە چییە؟ یەک لەو خاڵانەی کە بەداخەوە یعنی خەڵک زۆر لی دەترسێت لە نەخۆشی ڕەبوو ینی زۆر جار نەخۆش مەسەلەن کە دێتە لامان پێی دەڵێن نەخۆشی ڕەبووت هەیە یەکسەر دەترسێ وەکە ئەنەما خوا نەخواسە تووشی سەرەتان بووە. نەخێر نەخۆشی ڕەبوو یەکێکە لەو نەخۆشیانی یاخود هەستیاری با بڵێن قەسەبات یەکێکە لەو نەخۆشیانی هەروەکو نەخۆشەکانی ترە چارەسەری هەیە و نەخۆشەکە گە چارەسەر وەربگرێ زۆر احتیاجیە دەتوانێت ڕۆژانەی ئاسایی خۆی بەڕێ بکە و هیچ کاریگەرێکی نابی لەسەر ژیانی و مەترسینیە لەسەر ژیانی بەڵام بەو شەرتەی دەستنیشانکردنەکەی لەلایەن دکتۆری پسپۆڕەوە بێ و هەروەها چارەسەرەکەشی لەلایەنی دکتۆری پسپۆڕەوە بێ و هەروەها دەبێت چاودێری بکرێ ئەو نەخۆشە یعنی وەکو نەخۆشیەکی بەتایبەتی ئەوانەی کە ناو بەناو توش دەبن پێویست دەکات کە ناو بەناو سەر لە دکتۆرەکان بدەن و بی دەرمانەکان و با بڵێن ئەو پشکنیانی کە پێویستە لە بۆی بکە و چاودێری بکات هیچ کاریگەرێکی ترسناکی نابێت. خاڵێکیکە کە بەڕاستی خەڵک زۆر
پێی ئەوەیە کە دەڵێن ئەو بەخاخانیا ئەو پمپانی بەکاردێنی ئەوە سیەکانت وشک دەکا نازانم تووشی پەکەوتنی سیەکانت دەکا دوای ناتوانانی وازی لێبێنی ئەوانە بەڕاستی هەمووی غەڵەتن بە هیچ شێوەیەک لە زانستی پزیشکی شتیوانیە وەکو هەر دەرمانێکی دیکە زۆر ئاساییە نەخۆشوەری دەگرێت کاتیوی یاخود درێژخایان بی هیچ مزعفاتێکی نابی بالعکس ئەگەر هاتو خوانە خواستە ئەو نەخۆشانە ئەو دەرمانانە وەرنەگرن لەوانەیە تووشی مزعفات بی تووشی ئەوەی بکە لە خەستەخانە داخل بێ تووشی عینایە مڕەکەزە بێ و هەروەها مزعفاتی دیکە بەتابەتی کە منداڵێکی چکەیە یاخود گەورەیە یاخود نەخۆشی دیکەی درێژخایانی لەگەڵ هەیە بە هیچ شێوەیەک کاریگەری نییە کاریگەری لاوەچی نییە بەتابەتی ئەگەر هاتوو بە شێوەیەکی ڕێکوپێک لەژێر چاودێری پسپۆڕی دکتۆری پسپۆڕی ئەو بوارە ئەو دەرمانانە بەکاربێنێ بە هیوای تەندروستی بۆ هەمولایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی